سڵاو بینەرانی عزیزی تلویزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە ئێستاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان. قەیرانی دژواری بژێوی و هەڵاواردی پێکاتەی لە شارەکانی کوردستان، نیگەرانی لە توندبوونی گوشارەکان و پەرەسەندنی لە سێدارەدانەکان، ئەگەری دەستپێکردنەوەی هێرشەکان بۆ سەر ئێران و بەشداریکردنی نهێنی عەرەبستانی سوعودی و ئیمارات لە هێرشەکان بۆ سەر ئێران. درێژەی هەواڵەکان، قەیرانی دژواری بژێوی و هەڵاواردنی پێکاتەیی لە شارەکانی کوردستان. بەپێی نوێترین ئامارەکان کە لەلایەن ناوەندی ئاماری ئێرانەوە بڵاوکراونەتەوە، پارێزگای کوردستان بە پێوەرەکانی نەهامەتی ৭.2% لەسەرەوەی قەیراناویترین ناوچە گرافیەکانی ئێراندا جێکەوتووە. بەپێی ئەم ئامارە، ئەم پێوەرە کە لە کۆی گشتی ڕێژەی هەڵاوسانی 12 مانگە و ڕێژەی بێکاری ئەژمار دەکرێت، وێنەیەکی ڕوون لە نالەباری و خراپی دۆخی ئابووری و بژێوی لە ناوچە کوردنشینەکان نیشان دەدات. هەروەها پارێزگای کرماشان بە 75% لە پلەی دووەم، پارێزگای لۆڕستان بە 74.4% لە پلەی سێیەم، پارێزگای ئیلام بە 71.8% لە پلەی چوارمە و پارێزگای ورمێ بە 66.7% لە پلەی 11میندایە. ئەمە لە کاتێکدایە کە تێکرای ئاستی نەهامەتی لە ئێران 61.3% ڕاگەیەندراوە. شایانی باسە کە ئەم دۆخە دەرەنجامی ساڵانێکی دوور و درێژە لە دابەشکردنی نادادپەروەرانەی سەروەت و سامان و شڕبوونەوەی پیشەسازی و ئیمکانات لە ناوچە ناوەندیەکانە، بێبەشکردنی پێکاتەیی و هەڵاواردنی سیستماتێکە لە شارەکانی کوردستانە. نیگەرانی لە توندبوونی گوشارەکان و پەرەسەندنی لە سێدارەدانەکان. چاودێرانی نێودەوڵەتی و چالاکانی مافی مرۆڤ لە راپۆرتێکدا باسییان لە دەستپێکردنی شەپۆلی نوێی لە سەرکوت و لە سێدارەدان و گوشاری ئەمنی دژ بە زیندانیانی سیاسی، خۆپیشاندەران، چالاکیانی مەدەنی و بنەماڵە دادخوازیەکان کردووە. بەپێی ئەم راپۆرتە، زیادبوونی لە سێدارەدانەکان و دەرکردنی سزای مەرگ بە تۆمەتی وەکو محاربە، مفسد فی العرض و سیخوڕی نیگەرانێکی جدی سەبارەت بە پێشیلکردنی پرۆسەی دادگاییکردن و دادپەروەرانە ئەشکەنجە و بێبەشی زیندانیان لە هەبوونی پارێزەری سەربەخۆ دروست کردووە. هاوکات گوشار بۆ سەر بنەماڵی گیانبەختکردووان و لە سێدارە دراوان بەردەوامە و هێزە ئەمنیەکان بە بانگێشکردن، هەڕەشە و ڕێگریکردن لە بەڕێوچوونی ڕێوڕەسمی یادکردنەوە هەوڵ دەدەن دەنگی دادخوازان کب بکەن. هەروەها راپۆرت گەلێک بڵاوکراونەتەوە کە تەرمی لە سێدارە دراوان لەژێر چاودێری توندی ئەمنیدا و بە مەرجی بێدەنگبوونی بنەماڵەکانیان ڕادەستکراونەتەوە. هەروەها لە زیندانەکانی وەکو ئێڤین، قەزل حەسار، لاکانی ڕەشت و وەکیل ئابادی مەشهەد گوشار بۆ سەر زیندانیانی سیاسی زیادی کردووە و باز لە حاڵەتەکانی وەکو بێبەشکردن لە چارەسەری پزیشکی، بڕینی پەیوەندیەکان، ڕاگررتنی لە ژووری تاکە کەسی و هەڵسوکەوت و سوکایەتی ئامێز لەگەڵ بنەماڵەکانیان دەکرێت. سزای زیندانیکردنی جەواد عەلی کوردی بەهۆی بەدواداچوونی مەرگی گوماناوی براکەی لەلایەن ڕژیمەوە. جەواد عەلی کوردی هاوڵاتیەکی خەڵکی سەبزەوار و برای خوسرەو عەلی کوردی، پارێزەری گیانبەختکردووی دادگوستەری لەلایەن دەستگای دادی کۆماری ئیسلامیەوە سزای 10 ساڵ زیندانی تعزیری بەسەردا سەپێنراوە. بەپێی راپۆرتە بڵاوکراوەکان، دەست بەسەرکردنی جەواد عەلی کوردی لە شەوی 21 سەرماوەزی 1404 و دوای بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک ڕوویداوە کە تێیدا ناڕەزایەتی دەربڕیوە بەرامبەر بە دەست بەسەرکردنی بەربڵاوی بەشداربووانی ڕێوڕەسمی هەفتەی براکەی. ئەو لە هەمان ڤیدیۆدا ڕایگەیاندووە کە بەڵگەی نهێنی لەبەردەستدایە سەبارەت بە مەرگی گوماناوی خسرەو عەلی کوردی. کۆبوونەوەی شەمەکانی ناڕەزایەتی بۆ پشتگیریکردن لە زیندانیانی سیاسی. ئێرانیانی ئازادیخواز لە شاری فرانکفۆرتی ئاڵمان بەپێی نەریتی هەفتانەی خۆیان لە ژێرناوی شەمەکانی ناڕەزایەتی بۆ پشتگیری لە زیندانیانی سیاسی جارێکی دیکە کۆبوونەوە. ئەم کۆبوونەوەیە کە هەموو ڕۆژانی شەممە و سێشەممە بە شێوەیەکی ڕێکوپێک بەڕێوە دەچێت، ئەم هەفتەیە زیاتر تیشکی خستە سەر پشتگیریکردن لە شەپۆلی ناڕەزایەتیەکان، زیندانیانی سیاسی و شەرمەزارکردنی لە سێدارەدانی بەربڵاوان لە ناوخۆی ئێراندا. نیگەرانی جوتیاران سەبارەت بە نەدرانی شایستە داراییەکانیان.
راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە پاش چەندین ڕۆژ لە ڕادەستکردنی بەرهەمەکانیان هێشتا شایستە داراییەکانی جوتیاران نەدراوە. یەکێک لە ئەندامانی کۆمیسیۆنی کشتوکاڵی مەجلیس لە کاتێکدا کە باز لە زیادبوونی 20,000 تومانی نرخی گەنمی کرد، ڕایگەیاند کە نیگەرانی سەرەکی جوتیاران سەبارەت بە پێدانی پارەی گەنمەکەیانە لە سەرەتای وەرزی دوورینەوە تا ئەمڕۆ نزیکەی 45 ڕۆژ تێدەپەڕێت، بەڵام هیچ بڕەپارەیەک بە جوتیاران نەدراوە. ئەگەری دەستپێکردنەوەی هێرشەکان بۆ سەر ئێران. ڕۆژنامەی نیویۆرک تایمز ڕایگەیاندووە کە ئەمریکا و ئیسرائیل خۆیان بۆ ئەگەری دەستپێکردنەوەی هێرشەکان بۆ سەر ئێران ئامادە دەکەن. بەپێی راپۆرتی نیویۆرک تایمز و بە پشتبەستن بە وتەی دوو بەرپرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە نەیانویستووە ناویان ئاشکرا بکرێت، ئەم ئامادەکاریانی ئەمریکا و ئیسرائیل بە بەربڵاوترین هەنگاوی جەنگی ئەوانە لە دوای ڕاگەیاندنی ئاگربەستەوە. هەروەها وەزیری بەرگری ئەمریکاش ئەم هەفتەیە لە کۆنگرێس بە یاسادانەرانی ڕاگەیاند کە پێنتاگۆن پلانی هەیە بۆ ئەگەری هەر سیناریۆیەک، هەم بۆ گواستنەوەی کەرەستە سەربازیەکان و توندکردنەوەی شەڕ لە کاتی پێویستدا، هەم بۆ کەمکردنەوە و چوونە دەرەوەی هێزەکان لە ناوچەکە. لە هەواڵێکی دیکەشدا بەپێی راپۆرتی کەناڵی سێنزەی ئیسرائیل، سپای ئەم وڵاتە هاوکات لەگەڵ ئەگەری دەستپێکردنەوەی شەڕ لەگەڵ ئێران لە ئامادەباشی تەواودایە و شەوی شەممە بەردەوام بۆ لە ئامادەکاری بۆ ئەم هەنگاوە. کەمکردنەوەی پشکی سوتەمەنی و قوڵبوونەوەی قەیرانی بژێوی لە سیستان و بەلوچستان. هاوکات لەگەڵ کەمکردنەوەی پشکی سوتەمەنی لە هەفتەکانی ڕابردوودا لە ئێران، هاوڵاتیان لە ناوچە جیاجیەکانی سیستان و بلوچستان لەگەڵ قەیرانی توندی دابینکردنی بنزین و زیادبوونی بێوێنەی نرخەکان لە بازاڕی ئازاددا ڕوبەڕووبوونەتەوە. بەپێی ئەم راپۆرتە کەمکردنەوەی بەشی بنزین لە کاتێکدا جێبەجێکراوە کە لە زۆرێک لە شار و ناوچەکانی بەلوچستان ژێرخانەی گواستنەوەی گشتی یا هەربوونی نییە، یاخود زۆر سنووردار و بێکەڵکە. بەم هۆیشەوە بەشێکی گەورەی هاوڵاتیان بۆ هاتوچی ڕۆژانە، چارەسەری پزیشکی، کار و دابینکردنی پێداویستە سەرەتاییەکانیان پشت بە ئۆتۆمبیلی شەخسی یا تاکسی دەبەستن. سەرچاوە خوجێیەکان دەڵێن هاوکات لەگەڵ کەمکردنەوەی پشکەکان، نرخی سوتەمەنی لە بازاڕی ئازاد بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و هەر 20 لیتر بنزین لە هەندێک ناوچەدا بە نزیکەی 1 ملیۆن تا 1.5 میلیۆن تمەن کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. ئەمە ژوای کردوە دەستڕاگەیشتنی چینەکەم داهاتەکان بە سوتەمەنی و بە توندی سنووردار بێت. شایانی باسە ئەم دۆخە لە کاتێکدا بەردەوامە کە بەلوچستان ساڵانێکە بەدەست قەیرانی ژێرخانەکان، هەژاری بەربڵاو، نەبوونی گواستنەوەی گشتی ستاندارد و بێبەشی درێژخایەنەوە دەناڵێن و زۆرێک لە هاوڵاتیان پێیان وایە کە سیاسەتەکانی ئێستا کەلینەی نادادپەری و گوشاری بژێوی لەم پارێزگایەدا قوڵتر کردوێتەوە. بەردەوامی بڕانی ئینتەرنێت و مۆدێلی هەڵاواردن و چینایەتی لە ئێراندا. بە پێی و ئامارانەی کە لەلایەن ڕێکخراوی نێتبڵاکسەوە بڵاوکراونەتەوە، بڕانی ئینتەرنێت لە ئێران دوای تێپەڕبوونی نزیکەی 1800 کاتژمێر پێیناوەتە 78مین ڕۆژی خۆی. ئەم دامەزراوەیە ڕایگەیاندووە کە سنووردارکردن لەسەر بنەمای جۆرێک لە پێکهاتی چینایەتی جێبەجێ دەکرێن بە شێوەیە کە تەنها گروپێکی سنووردار دەستیان بە ئینتەرنێت ڕادەگات و زۆربەی هاوڵاتیان هێشتا لە بێدەنگی و تاریکی دیجیتاڵیدا دەژین. نێتبلاکس ئەم دۆخەی شوپاندووە بۆ مۆدێلەی هەڵاواردنەی کە خودی بەرپرسانی کۆماری ئیسلامی بانگەشەی دژایەتکردنی دەکەن. بەشداریکردنی نهێنی عەرەبستانی سوعودی و ئیمارات لە هێرشەکان بۆ سەر ئێران. دیپلۆماتکارانی ڕۆژئاوایی و ناوەندە ئەمنیەکانی عەرەبیەکان لە وتەوێژێکدا لەگەڵ ئاژانسی هەواڵی ئاڵمان پشتڕاستیان کردوێتەوە کە عەرەبستانی سوعودی و میرنشینە یەکگرتووە عەرەبیەکان ئیمارات بە شێوەیەکی نهێنی و چالاک لە هێرشەکان بۆ سەر ئێران بەشدار بوون. ڕۆژنامەکانی واڵ ستریت جۆرناڵ و نیویۆرک تایمز ڕایانگەیاندووە کە ئەم وڵاتانە دەستیان داوەتە هێرشی سەربازی دژی ئێران. حکوومەتەکانی ئەم وڵاتە هێشتا بە فەرمی ئەم هەواڵانەیان پشتڕاست نەکردوێتەوە، تەنها جەختیان لەسەر مافی بەرگری لە خۆ دەکەنەوە. شایانی باسە کە وەزارەتی کاروباری دەرەوەی ئیمارات پێشتر لە بەیاننامەیەکدا هێرشە سەربازیەکانی بۆ سەر ئێران وەک ڕێکارێکی تەواو بەرگریکارانە بۆ پاراستنی سەرەوەی خۆی وەسف کردبوو و ڕایگەیاندووە کە سەرجەم هەنگاوەکانی بە ئامانجی پاراستنی خەڵکی سیڤیل و شێرخانە گرنگەکانی ئەنجام دراون. کۆماری ئیسلامی ئێران لە نێوان وڵاتانی کەنداودا زۆرترین هێرشی کردوێتە سەر ئیمارات. دوایین هەواڵ دەستپێکردنەوەی لێکۆڵینەوەکان سەبارەت بە دۆسیەی کوشتنی جەمال خاشقچی.
داوەرێکی فەڕەنسایی لە پاریس سکاڵایەکی دژی محەممەد بەنی سلمان شازادەی جێنشینی عەرەبستانی سعودی سەبارەت بە بێسەر و شوێنبوون و مەرگی جەمال خاشقچی تۆمار کرد. بەپێی ئەم راپۆرتە بڕیارە ئەم دادوەرە لێکۆڵینەوەکانی خۆی سەبارەت بە بێسەر و شوێنبوون و مەرگی جەمال خاشقچی ڕۆژنامەنووسی خەڵکی عەرەبستانی سعودی دەست پێ بکات کە لە ساڵی 2018دا لە کونسوڵخانەی عەرەبستان لە ئیستانبوڵی تورکیا کوژرا. جێی ئاماژەیە کە جەمال خاشقچی بەهۆی هەڵوێستە ڕەخنەکانی دژی حکوومەتی عەرەبستانی سعودی دەناسرێتەوە. بینەرانی عزیز گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد و بەختەوەر بن ماڵەوە.